بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، کتێبی نازداری ئیبن القەیم بە ناوی طەریق الهجرەتەین و باب السەعادەتەین یەکێ لە گرێکوێرەکانی گەنجان ئەکاتەوە کە ئەویش ئەوەیە چۆن سەبر بگرم لەسەر گوناه و واز لە گوناه بێنم. لە دەرسی پێشوە لەو دەخاڵەی کە ئیبن القەیم باسی ئەکا سێ لە خاڵەکانمان باس کرد کە ئەفەرمێ ئینسان هەتاوەکو زیاتر گوناه بناسێ زۆرتر لێ دوورەکەوێتەوە. خاڵی یەکەم. خاڵی دووەم چەندێ شەرمی لەخوا زۆر بێ ئەوەندە زۆرتر لە گوناه دوورەکەوێتەوە. خاڵی سێهەم مراعاتی ئەو نیعمەتانە بکە کە خوا بەسەریەوە داناوە، چونکە گوناهەکان نیعمەتەکانت لێ ئەسەنەوە. چوارەم کە ئەمڕۆ لە خزمەتیە ئەبین ئەفەرمێ خوف الله وخشية عقابه. إنسان زور ضرورة خوفي خوا جل جلاله لدڵیا ثابت بێ بۆی لە گوناهەکان دوور کەوێتەوە و زۆر بترسێ لە عقابێک لە عقوبەیەکە خوای گەورە ئەیدا. ئینسان ئەگەر یەقینی هەبوو بە وعد و وەعیدی خوا، یەقینی هەبوو بەو وعدانەی کە خوا، بەو مژدانەی کە خوا پێدا و بەو هەڕەشانەی کە خوا کردوویەتی، و ئیمانی هەبوو بە کتاب و بە ڕسوول، ئەمە یەقینێک لە دڵیا دروست ئەکا و های لێ ئەکا کە خەوف و خەشیەتێکی گەورە و تایبەتی هەبێ لە بەرامبەر گوناهەکانە زۆر خۆڕاگر بێ. ئینسان ئایا خاوەنی چییە ئەوە بەخۆیە ئەنازێ؟ لە چ شتێکە؟ ئێمە هەر یەکێک لە ئێمە ئەگەر هەستکەن عقوبەیەکی دنیاویمان دراوە هاوارمان لێ هەڵەسە، وەرە بیر کەرەوە گوناهێک ئەکەیت ئەبێتە مایە عقوبە بۆ تۆ لە دنیاش و لە ئاخرەتیش. چۆن ڕەحمی ڕەب العالەمین زۆر گەورەیە، ئینذار و ترسانەکەشی گەورەیە. ئینسان جاری وا هەیە یەک خەرمانی گەورە کۆ ئەکاتەوە، بەڵام بە یەک دەنگە شخارتێ بچووک ئەسووتی. ممکنە یەک خەرمانی عیبادەتە بە یەک گوناه بیفەوتێن. بۆی ئینسان ئەبێ زۆر ئاگاداری ئەم لایەنە بێ، هەمیشە بە خەوفێکی زۆر گەورەوە لە گوناهەکان بڕوانێ، چونکە ئینسان ئەگەر بەم خەوفەوە لە گوناهەکان نەڕوانێ تەرکی گوناهی پێ ناکرێت، تەوبەی پێ هەڵناگیرێ. بۆیە زەڕورە هەر یەکێک لە ئێمە ئەم لایەنە لە پێش چاومان بێ، خەوفی خوا، خەشیەتی خوا جەلە جەلالوه وامان لێ بکات لە گوناهەکان دوورمان خاتەوە، ڕامان گرێ بەرامبەر بە گوناهەکان. خۆ ئەگەر ئەمە نەکەین یا ئەم خەوفە لە دڵمانان نەبێ، ئەم خاڵە لە ناخمانان نەسەسپی بێ، بەخوا زۆر کات لە زۆرێک لە گوناهەکان ئینسان گوێ نادات. مناڵێکی بچووک بێنە ئەگەر ترسی باوکی نەبێ، خەشیەتی باوکی نەبێ، زۆر شت هەیە جێبەجێ ئەکا، بەڵام خەشیەتی باوکی ڕایەگرێ، خەشیەتی دایکی ڕایەگرێ. دواتر ئینسان گەورە ئەبێ خەشیەتی کۆمەڵگا ڕایەگرێ. ئەی باشە خەشیەتی خوا جەلە جەلالوه ئەبێت چۆن ئینسانەکان لە گوناه دوور خاتەوە. خاڵی پێنجەم ئەفەرمێ خۆشەویستی خوا جەلە جەلالوه. بەهێزترین هۆکارێک بۆ ئینسان سەبر گرێ خۆی لە گوناهەکان دوور خاتەوە بریتە لە مەحەبەتی خوا جەلە جەلالوه. دەڕاستیە ئێمە لە غەڕامیاتە زۆر شتمان بۆ باس کراوە، هەمیشە باس کراوە فەرهادێک کێوێکی کون کرد و پارچە پارچەی کرد لە پێناوی شیرینێک. لەیل و مەجنونێ بۆ ئێمە باس کراوە. ئەی باشە بۆ باسی ئەو لانەی تر نەکەین؟ ئەی ئەوانەی عاشق بوون بەخوا جەلە جەلالوه، مەحەبەت لە ناخیانە بۆ چۆن بوون. یەکێک لە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ لە نوێژا بوو، تیری یەکەمی بەرکەوت، دڵی نەهاو نوێژەکەی بەجێ بێڵێ، سەرێم عشق و مەحەبەتەکە. تیری دووهەمیشی بەرکەوت هەروە، سێهەمیشی بەرکەوت، اینجا دەستی جوڵان تەها ڕەفیقەکانی هەڵسنەوە و بزانە ئەو کەسە کێیەکەوە تیریان لێدا. تەسەوور کە سێ تیر بەر لاشت کەوێ ئەم جەستەیە
تۆ هێشتا نەتوانی لە بەردەم ڕەب ئەوەندە چێژ وەرگی نەتوانی نوێژێکت ببڕی. یانە فەرمێ عەبدوڵڵای کوڕی ڕەواحا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ کاتێکە نوێژی ئەکرد كأن على ظهره الطير ئەفەرمێ چۆن کەسێک ئاوە دارێک بوەستێ بەو شێوازە لە ڕکوعیە تەیرێک بێ بەسەریەوە بنیشێ كأنما تەیرێک لێ وەستاوە ئەمیش نایەوێت تەیرەکە بجوڵێ بۆی حەرەکە نەکات و نەڕوە ئەوە ڕکوعیە بر حەسی نەئەکرد هەڵسێتەوە. یعنی ئەم مەحەبەتەوە لە ئینسان ئەکا زۆر دوورکەوێتەوە لە گوناه. باشە گوناه ئەبێت چی بێ و چێژەکەی چی بێ ئەگەر مقارنەیەکی بە مەحەبەتی خوا جەل جەلالوه. بۆ ئینسانی مسلمان بەهێزترین شتێکە ئەیگێڕێتەوە بریتێ لەو خۆشەویستەی کە لەگەڵ خوایە ئاڵوگۆڕی ئەکا و قسە ئەکا لەگەڵ ڕەب العالەمینی خۆی. بۆیە ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ بەهێزترین شتێک ئەی گەنج کە تۆ ڕابگرێت لەوەی کە سەبر گری بەرامبەر بە مخالەفەی خوا بەرامبەر بە عصیانی خوا بریتێ لە خۆشەویستی خوا. چونکە ئین المحب لمن يحب مطیع ئەو کەسێکی خۆشویست بە گوێ ئەکا گوێڕایەڵی ئەکا شوێنی ئەکرد. جاری وا هەیە لە خۆشەویستێکی کاتی ئانی دنیاە خواردنێکت خۆشەوێ حەزەکەی بچیتە سەر سفرەکە حەزە هەندێ مەواعیدی زۆری بۆ ئەپچڕێنی لە پێناوی خواردنێکی خۆشە کە خۆشت ئەی لە پێناوی خوایەکە جەل جەلالوه کە بەو عەزەمەتەوە تۆ خۆشت ئەوێ مەحەبەتی لەگەڵ ئاڵ و گۆڕە ئەەکەی ئەبێت چەند گوناه هەبێت تەرکیکەیت و تەریکەبی لێی بە هۆکاری ئەو مەحەبەتەوە. قسەیەک هەیە هەندێکە فەرموون ئەثەرێکە فەرموون هی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ئیمامی ابن القەیم ئەفەرمێ قسەی ئیمامی عومەرە ئەفەرمێ نعم العبد صهيب لو لم يخف الله لم يعصه. ئای چه عەبدێکی باشە سوهەیب ئەگەر لە خواش نەترسی عسیانی خوا ناکە. عولەما چۆن ئەمە لێکردنەوە هەندێکە فەرموون هەر طەبیعەتی خۆی ئەوەندە دامەزراندە بوو لە گوناهی بەلاوە زۆر عیبە بوو ئەگەر لە خواش نەترسایە گوناهی نەئەکرد. هەندێکە فەرموون نە سوهەیب یەکێک بوو لەو کەسانەی کە بە مەحەبەتەوە لەگەڵ خوایە ژیانی بەسەر ئەبرد ئەگەر هیچ ترسیشی نەبووە بەس لە شەرمی خۆشەویستی خوایە نزیکی گوناهەکان نەئەکەوت. نعم العبد صهيب لو لم يخف الله أجر لخواج نترسي لم يعصه جناه ناك عصياني خوا ناك شو محبة لدلياتي نايو خوش يستكي لي برنجة دي إما ما دام بم كيفيته ما الله أكين لقرب العالمين بمحبته هيك كسق لإما نية محبتي تابتي لقل خواي نبي جل جلاله زور كاد أوتري الله نكاك خلقي إما بالتقليد إيماني ورقرتوه حزك مزان مسألة إيمان بحياتي بالتقليد بإنسان ورنا يجري عقل إنسان تقبلي تقليد ناكل لإيمان أجر خوي خوا نبيني ونناسي كعلم نبيني ونناسي وتصور وكبيني نش حقيقي همو رجت آثار نعمتي خوا أبيني كره همو لحظة يج أبيني إترتشون نايناسي شون تقليدك توبلي والله دايكو باقو إيماني أنا من شويني كوتب قد شتي وأنا والله أجر خود بتشاوي سرت بتشاوي ضلت بتشاوي راحت خوا جل جلاله نبيني وخوشد نبي ناتواني أم طاعتانا جيبجيك آية تقليدي دايكو باوكا توالي أكالكاتي كي زور سرما يدزنج بقري مگر أو بريقين يبال بكسكواني مگر تقليدي دايكو باوكا توالي أكا كارو بارو بازرقاني دراب بقري وبشيتا مزقوتو نيجي جماعات جيبجيك أنا هموي إرادي إنسان ومحبة إنسان أبو أخوة بويا حتى أملا يعني محبة إنسان زياترك لقناه دور تركيد طبعا همو إنسانك لكم الله قناها زور برزة نفسيتي زور قوري لا هندي قناها خوي نوز داوة خوي داوة تدس هندك هوا نفس أكري هر أم إنسانة شون لم لا أنا بهز لم لا أنا أش بهز به جاري ببير ما بكم الله جنج مول وتم كيتان تأس خيالي كلو بدالغا دزي لك سبكة مروة مالك وفسك فزي خري ودزيبك كذا مخيالنا يا بمشي كملتي كل مسألة دزي لأشخاص زو تايبت نايو دزيبك لها ومالكي هاو كاركي جاري وهم من على جنجك على باوكم وقت يخوي لباوكم اشتكي بسيط مدزيوه
لەم ئەخیری عمرەوە هەر بیری لێ ئەکاتەوە یەت پەنا بێتە بەرماوە سایەک بەشکم چی بکەم چۆن حاڵەتێکی وام لە قەومەوە 1000 دینار 2000 دینار 3000 دینار دینارە 2 دینار لێم بردووە وەختی خۆی چی بکەم یعنی خوا لێم خۆش تەسەوور کە بۆ چونکە لە ناخیە لەم صفەتا زۆر بەرزە محەبەتی خوا لەم صفەتا ڕایگرتووە لەم گوناها بەڵام لە مەسەلەیەکی جنس و شەهەوات و لە مەسەلەیەکی سیرکردنی ئارەزوو لە مەسەلەیەکی باسکردنی خەڵک و غەیبەتە ئەلەمانە سێرەکەی کۆنتڕۆڵی خۆی لەدەست ئەدا ئەچێ شوێن هەوای خۆی ئەکرد هەر ئەم کەسە ئەتوانێت لەوەشە بەهێز بێ بەمەرجێ لایەنی محەبەتی خۆی زیاتر کە هەر چەندێ زیاتر لە محەبەتی خۆی ئینسان قاڵ بێتەوە ئەوەندە زیاتر لە گوناهەکان دوور ئەکەوێتەوە ابن القيم رضا و رحمەتی خۆی لێبێ ئەفەرمێ خەوف و محەبەت دوو شتن پێکەوە گرێ دراوە ئەڵێ زۆر کات ئینسان ئەوە ئەڵێ باشە ئەگەر کەسێک بترسێ لە کەسێ چۆنی خۆشەوە یان خۆشی بێ چۆن لێ ئەترسێ نا زۆر طبیعی ممکنە ئینسان مەسەلەن لە باوکی محەبەتێکی زۆری هەیە و خەشیەتێکی زۆری هەیە خۆشیشی ئەوێ لێشی ئەترسێ هەردووکیشیان پێکەوە کۆ ئەبێتەوە بە هەمان چەشن اعتیادی لەگەڵ رب العالمینیشە خەشیەتی خوا و محەبەتی خوا هەردووکیان لە دڵێکا کۆ ئەبێتەوە خەشیەت بڕێ لە گوناهەکان ئەگێڕێتەوە محەبەتیش بڕێکی تر لە گوناهەکان ئەگێڕێتەوە شەشەم هۆکار و کۆتا لەم دەرسەیە ئەوەیە ئینسان چۆن خەوفی خوا ئەیگێڕێتەوە چۆن محەبەتی خوا ئەیگێڕێتەوە ئینسانیەتی شەرەفی ئینسانیەت زۆر گەورەیە وای لێکە لە هەندێک گوناه ئەیگێڕێتەوە بۆیە ئەفەرمێ شەرەف النەفس وەزەکاؤها وفەضلها ئەفەرمێ شەرەفی نەفسی ئەم کەسە و پاکردنەوەی و فەضل و گەورەی نەفسەکەی خۆی وای لێکە لە زۆر گوناه دووری خاتەوە ڕائەگرێت زۆر گرنگە ئینسانی موسڵمان کەسایەتی خۆی زۆر خۆش بێ وەڵا ئینسان ئەبێ لە خۆی زیاتر کەسایەتی خۆی خۆش بێ ذاتی خۆت ئەم بەشە دەرەوەت بەشە معناکەی تۆ لە خۆت گرنگترە ئینسان بە بەشە معناکە مرۆڤێکی زۆر گەورە و کامڵە بۆیە زۆر گەورەیە حتا ئینسان زیاتر لە گەورەی خۆی بڕوانێ و معنای خۆی بڕوانێ لە هەندێک گوناهەکان سڵ ئەکاتەوە بۆیە ئەفەرمێ لە گوناهی سەغیرەیە دوو جۆر گوناهی سەغیرەمان هەیە گوناهێکی سەغیرەمان هەیە بچووکمان هەیە و گوناهێکی سەغیرەی ترمان هەیە کە لە نەفسا زۆر بچووکە زۆر بچووکە ئەفەرمێ حتا پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام ممکنە تووشی گوناهی سەغیرە ببن بەڵام ئەو سەغیرانەی ئاوا بێڕێزن قەت پێغەمبەران تووشی نەبن بنمونە ئینسان تەنازول کە لقمەیە شتێکی بچووک بدسێ ئەمە ڕاستە گوناهێکی بچکەڵەی کردووە بەڵام لقمەیەکی بچووک یا شتێکی بێ بەهای دزیوە شتەکە خۆی لە خۆیان بێ بەهایە چ جای ئەمەی کردوێتی یان زۆر شتی جاری وایە درۆیەک ئەوەندە درۆکە قێزەون و بچووکە لە گوناهێکی بچووکە بچووکتر هەیە بێڕێزتر هەیە بۆی ئینسان کاتێکە سەیری شەرەفی ئینسانیەتی خۆی ئەکا و کەماڵی ئینسانیەتی خۆی ئەکا شەرمەکە ئەم ئینسانە گەورەی خوا ئاوا خەڵقی کردووە سەرنەوی کە بۆ هەردێ لە گوناهەکان نالی ڕەحمەتی مەحوی ڕەحمەتی خوای لێبێ لە حضوری پێغەمبەرە صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ علو بەرزێکی وەکو ئەو نفسی قبوڵی ئەمە ناکە سەرنەوی کا بۆ دەنکە زیزانە هەموو دنیا بەنسبەت ئەوە بریتیە لە وردە تۆوێکی بچووک چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەری بەرزی خۆی و عزەتی خۆی بۆ ئەوە نەوی ئەکە ئینسانی موسڵمانی بە هەمان چەشن عزەتی نفسی خۆی ئەپارێزێ خۆی لە بەردەم گوناهەکانە بچووک ناکاتەوە هەموو ئەمانە هۆکارن بۆی گەنج بیرکاتەوە لە کەسایەتی خۆی بیرکاتەوە لە محەبەتی خوا بیرکاتەوە لە خەوفی خوا وردە لە گوناهەکان دوورکەوێتەوە نەجاتی بێ لەو داوای شێطان کە بۆی ناوەتەوە و لەو گوناهانەی کە تێکەوتو خوای گیان ئێمە هەر هەمووان پێکەوە لە شەوێکی مبارەکە و لە مانگێکی مبارەکە لە حضوری ماڵێکی مبارەکی تۆیە یا ئیلاهی کۆبووینەتەوە لە خزمەت کتێبێکە کۆبووینەوە هەندێک ئامۆژگاری کردین کە چۆن لە گوناهەکان دوورکەوین یا ئیلاهی ئێمەش هانای زەعیفی و زەلیلی خۆمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە لە گوناهەکان ڕزگارمان کە یا رب العالمین گوناهێ بە ئاشکرا کردومان عەفومان کرد
گوناهی بە پەنهان کردومانە و کەس ئاگای لێ نەبوو یا ئیلاهی عەفومان کرد گوناهێ نەمان زانی کردمان عەفومان کرد گوناهێ زانیمان و زیادە ڕەویمان کرد یا ئیلاهی عەفومان کرد بەزەیی بەسەرمانە ببارێنە عاقبەتمان خێر کرد دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە گرفتەکانمان بۆ چارەسەر کرد یا ئیلاهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دنیای زۆر دوا کەوتوین یا ئیلاهی بمان کەرە خاوەنی دنیا یا ئیلاهی بمان کەرەوە خاوەنی دەسەڵات و سیاسەت و حکمی جیهان یا رب العالمین یا ئیلاهی ئەمڕۆ فەساد سەر تا سەری زەوی گرتووە ئەگەر چی ئێمە شایانی نەسڕەتی تۆ نەبین تۆ خۆت شایانمان کە یا رب العالمین تۆ خۆت دروستمان کە یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی پەروەردەی خۆمان سپاردەی دەستی تۆ ئەکەین کە قەت سپاردە لای تۆ زایە نابێ زایەمان مەکە یا رب العالمین یا ئیلاهی ئەم جەمعەکە کۆ بووینەتەوە بەخوا هەمومان پێغەمبەری خوامان صلی الله عليه وسلم خۆشە بەخوا هەمومان نامانەوێ ئەو خۆشەویستە صلی الله عليه وآله وسلم لە ساحەی مەحشەرە شەرمەزاری کەن بەهۆی گوناهی خۆمانەوە لە بەردەم حوزوری تۆیە دەیا ئیلاهی گوناهانێک کە نەفسی بەدمان پێ کردوین گوناهانێک کە شەیطان هەڵی خەڵەتانین گوناهانێک کە شوێن هەوا کەوتین یا ئیلاهی لێمان ببوورە و ڕزگارمان کە یا رب العالمین یا ئیلاهی هاوار و نرکە و ناڵەمان بۆ لای ڕەحمەتی تۆیە ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە بەخوا پەروەردگارە ئەمڕۆ کێشە و مەشاکیلمان زۆر زۆرە هاوارت لێ ئەەکەین یا ئیلاهی دڵمان ئارام کە یا ئیلاهی ماڵمان ئارام کە یا ئیلاهی وڵات و نیشتیمانمان ئارام کە یا ئیلاهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئارام کە یا ئیلاهی داوات لێ ئەەکەین ئەم فتنەی جیهان بکوژێنەرەوە یا رب العالمین شەڕ و شۆڕ لە جیهانە مەهێڵە ئینسانیت بخەرە ڕەحەتیەوە یا رب العالمین دەستی کوفر و زاڵم لە جیهان ببڕە یا رب العالمین عەدالەتی خۆت بگێڕەوە سەر زەوی یا ئەکرەم الئەکرەمین یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دوعاکانمان قبوڵ کە لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەکانمان ببوورە یا ئیلاهی لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببوورە ئەو مامۆسا بەڕێزانەی لەم مزگەوتە خزمەتێکیان کردووە خوایە لە گوناهی هەمویان ببوورە یا ئیلاهی دەرەجاتی جەنابی مامۆسا مەلا عوسمان عالی کە یا رب العالمین یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت هەر موسڵمانێ سوژدەیەکی لەم مزگەوتە بردووە یا ئیلاهی لە گوناهی هەمویان ببوورە یا رب العالمین ئارامی بەسەری ئەنادا ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئێمە هەموو ڕەمەزانێک کۆمەڵێ لە دۆستەکانمان لەم مزگەوتە لە دەست ئەدەین یا ئیلاهی هەمویان سپاردەی تۆ ئەکەین سپاردە لای تۆ زایە نابێ یا ئیلاهی تۆ خۆت بە گەورەی خۆت بە ڕەحمی خۆت مامەڵەیان لەگەڵاکە یا رب العالمین یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بە کەڕەمی خۆت دەرگاکانی خێرمان بەسەرا بکەرەوە بەخوا ئێمە محتاجی هەموو دەرگایەکی خێری تۆین یا رب العالمین یا ئیلاهی سەبرمان زیاد کە یا ئیلاهی ئارامیمان زیاد کە یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت ئیخلاسمان زیاد کە یا ئیلاهی ئیخلاسمان زیاد کە یا ئیلاهی داوات لێ ئەەکەین علممان زیاد کە یا ئیلاهی فەهممان بۆ دینەکەت زیاد کە خزمەتکاریمان بۆ قورئان زیاد کە یا ربی خوایە تۆ خۆت بمان خەرە سەر خزمەت یا رب العالمین ئێمە کەڕ و کوێر و کاس یا ئیلاهی خۆمان ئەدەینە دەستی تۆ خۆت بە قەدەری خۆت بەرەو باشمان بێنە یا رب العالمین خوای گیان بەخوا زۆرن ئەو گوناهانەی کە پێیان ئەزانین یا پێیان نازانین و ئێمە تێیە گەوزاوین یا ئیلاهی هانای فەقیری و زەلیلی خۆمان لە بەردەم گوناهەکانە بۆ لای تۆ بەرزەکەینەوە تۆ لە گوناهەکان دوورمان خەرەوە تۆ نێوچەوانمان بگرە بۆ خەیر یا ئیلاهی تۆ نێوچەوانمان بگرە بۆ خەیر تۆ یا ئیلاهی بە گەورەی خۆت نێوچەوانمان بگرە بۆ خەیر خۆشەویستی ئیمان لە دڵمانە زیاد کە شیرینی ئیمان لە دڵمانە بچەسپێنە شیرینی نوێژەکان لە دڵمانە بچەسپێنە تەوبەکانمان لێ قبوڵ کە یا ئیلاهی تەوبەکانمان لێ قبوڵ کە ئیلاهی ئەگەرچی ئێمە شایانی ئەوە نەبین ئەم دوعانەمان گیراکەی وا بەمووی ئەم ڕیش سپیانە دوعاکانە بۆ بەرزەکەینەوە وا بە تەوبەی ئەم گەنجە جوانانە یا ئیلاهی دوعاکانت بۆ بەرزەکەینەوە وا بەم مناڵە بێگوناهانە یا ئیلاهی دوعاکانت بۆ بەرزەکەینەوە یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت ئەم دوعانەمان لێ قبوڵ کە دوعای هەموو موسڵمانێک لەم ڕەمەزانە خوایە لێمان قبوڵ کە یا ئیلاهی داوات لێ ئەەکەین ڕەحم و بەزەی خۆت بەسەر مردووەکانمانە ببارێنە یا ئیلاهی بەسەر مردووی ئومەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ببارێنە
يا إلهي داوار لي أكن بناوي جوانت بصفتي برزة باسم عظمت أو من قرفتي هي بوي شار سرك قرفت كان زور وزوان دن ناتوان بيان لين يا إلهي تو خاوني همو قرفت كان وهمو شار سر كان خوائد شار سر من بك يا رب العالمين يا إلهي لهمو فقير كان من دولة من مانك يا إلهي لفقير علم دولة من مانك لفقير مادة دولة من مانك يا إلهي بحلال جيان من بركروا أو أن دحلال من بدر محتاج حرام نبي خواء محتاج حرام من مكة خواء الزليل سرجاق من مكة محتاج دسينا مرد من مكة الزليل دسي ظالمان من مكة يا إلهي داوال لي أكن برحمته بزي خوت درجة كاني خير بسر أمتا بكروا بسر إيما بكروا بسر أهلي مزقوتا بكروا يا إلهي بخوأت خود أزاني ظلمان بر لخوش وستيد دا يا إلهي أم خوش وستيمان لقبولك لمن راضيبة خوايا لمن راضيبة خوايا لمن راضيبة آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوايا قول لقناهي من يشوء جبوري خوايا لمن قبول